ئازیزان لەم تەوەرەمانە باز لە بابەتێکی گرنگەکەین ڕەنگە لەگەڵ هاتنی وەرزی بەهارە کۆمەڵێک نەخۆشی لە لای هەندێک لە مرۆڤەکان سەر هەڵباتەوە بۆ نمونە هەندێک لە نەخۆشیە ڤایرۆسیەکان هەیە کە لەم وەرزەیە بڵاو بزانین چ کاریگەریەکیە مرۆڤ چۆن بتوانێت خۆی لێ پارێزێ هەروەها لای هەندێکیشمان لەگەڵ هاتنی ئەم وەرزەیە هەستیاریمان هەیە بۆ ئەم وەرزە و لەگەڵ ئەم دەنکە هەڵاڵانی کە لە سەر گوڵ و گەڵاکان دروستە بێت ڕەنگە زۆر کەسە بێت تووشی هەستیاری بێت لەم کاتانەیە بۆیە با بزانین ئێمە چۆن بە شێوازێک بتوانین مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخانەیە بکەین چۆن بتوانین خۆمان پارێزین بۆ ئەوی کە تووشی ئەم گرفتە تەندروستیانە نەبین بۆ ئەوی کە بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگین زۆر بە خۆشحاڵە و میوانداری بەڕێز دکتۆر ئیبراهیم ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی گەشتین دکتۆر سڵاو لە بێم کاتەوە باش بێت سڵاو لێوەش باینتان باش زۆر سپاس دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با باز لەوە بکەین با بزانین کاریگەری گۆڕانی وەرزەکان بە شێوازێکی گشتی لەسەر مرۆڤەکان چییە؟ دەستان خۆش بێ کاتی خۆیتی بەڕاستی و بەرنامەیە و جوانی کوردستانیش لەو بەیانەیە ڕەنگە وێنێ نەبێت لە هەموو دنیاە بەڵام دیارە مرۆڤ کاتی لێ پرسن کام پلەی گەرما گونجاو بۆەوەی تۆ ژیانت مسۆگەر بێ و ژیانێکی ئاسوودتە بێڵە 25 پلەی سەدی 25 پلەی سەدی پلەیەکە تایە پلەی گەرما گونجاو بۆی زیندە چالاکیەکانی مرۆڤ زۆر بە ئاسانی بەبێ هیچ ئەلێرجی بەبێ هیچ حساسیت بەبێ هیچ گەرما و سەرمایەک بەسەربەری ئایا ئەو 25 پلێ لە ماڵا دەستەکەوێت لە زستانە لە بەهارە لە هاوینە گرنگە ئەوەیە تۆ بتوانی دابینی ئەو 25 پلێ بکەی بەڵام خواوەند لە سروش تا 25 پلەکەی ئامادە کردووە بڵین لە 18 تا 28 کەیتر سەفرە و گەشت و گوزار دەست پێکە پێڵەن بەهار یان بستوێکی مانگەکە مەسەلەن بڵێنی تر یەکەم ڕۆژی نەورۆز با بڵێن لێرەیە گۆڕانکاریەکان دروستە بێت مرۆڤ بەو گەشتە جوانەوە مەسەن هەستی بەو خۆشگوزەرانی هەیە لە هەمان کاتیشە میکرۆب و بەکتریا و پرتۆزوا و کە ڕۆکانیش گەشاکەن هەتۆ تەماشای باڵندە و مەسەلەن پەڕەسێلکە ئەوانی تر بکە گەشاکە هەمووی هاتو چووەکە ئەم گەشەی زۆرەی لەم کاتەیە هەم مرۆڤ و هەم نەبات و هەم ئاژەڵ و هەتا ڕۆک خۆی بۆ خۆشی کۆمەڵی گۆڕانکاری دروستەکە ئەو گۆڕانکاریانە ڕەنگە زۆر بە پەلە بێ بۆ جسمی مرۆڤ هەندێک تەحملی ئەو گۆڕانکاریانە نەکات بۆ نمونە مەسەلەن کۆمەڵی خەڵکە بینی بە گوڵی پرتەقاڵ یا گێلاسی ئەوانەی تر تووشی حساسێت و جۆرێ لە هەستیاریە بن هەندێکی تر بە پلەی بەرزبوونەوەی شتێک پلەی گەرما تووشە بن بەڵام گرنگترین شت کە ئینسان بێ ڕابێ لەگەڵ ئەو پلە گەرمایە ئەوەیە کە تۆ بتوانیت چۆن لە زستان و لە هاوینێکی گەرمە ڕاهاتووی ئێستش خۆت وا ڕابێنی کە بتوانی لەگەڵ ئەو پلە گەرما گونجاوە کە پێڵێن یەکەم ڕۆژی بەهار خۆت ڕابێنی کە دیارە ئەمە شتێکی زۆر قورس نییە بەڵام لە هەمان شە ئاسان نییە بۆی کە بۆ نمونە تۆ لەو گەشت و گوزاریە تەماشاکەی من دوێنێ لە قەراق و مەسەن هاتوومەتەوە تەماشاکەم بە هەزاران خێزان لەگەڵەوەشا بە هەزاران خەڵک پاشماوی لەسەر ئەو ڕێگا و شۆنانە بەجێ هێشتووەکە هەر پارچەیەک نان پارچێک خواردن پێویستی بە دەیان هزار جۆر بەکتریا هەیە بۆی هەڵی وەشێنێ بۆ مادە ئۆرگانیەکان و زیان نەگەێنێ بەڵام ئەم هەڵۆشانە پێویستی بە پلای گرمای گونجاوە کە ئێمەش پێویستمان پێێتی ئەمە نەخۆشخەرە لەم کاتایەکە ئێمە نەتوانین خۆمانی لێ پارێزین. دکتۆر ئێستا کاتێک باسی وەرزی هەوا خۆشببوون و بەهار ئەەکەین ئیتر هەندێک لە کەسەکان بەداخۆ لەگەڵ ئەوەی کرد کەشەکە زۆر خۆشە بۆیان بەڵام بەڕاستی ترسیان لێ نشێڵێ بۆ منە هەستیاری تیامە دروست ئەبێتەوە ئێستا ئەم کەسانە لە ڕووی پزیشکیەوە با بڵێن خۆیان هەندێک هەنگاو ئەنێنە پێش هەندێک دەرمان هەیە هەر بەردەوامن لەسەری دەرزی ئەیان لە خۆیان ئەمانە ئەگەر بە ڕێزت باسی ئەمە بکەیت کە ئەم هەستیاریە ئەسڵەن بۆ دروستە بێت لەمانە و ئەم ڕێگانەی کە خۆیان ئەیگرنە بەر چی ئەکا لە پرۆسی پرسیارێکی زۆر بەجێیە دیارە من لە هەرێمی کوردستانێکم کەس بووم کە لە متەمەری دراگ ریستانس لە عێراق لە بەغا بەشداریم کردو بەرامبەرەوەی کە عێراق بەرامبەر هەستیاری بۆ دەرمان یان بۆ خراپبەکارانی دەرمان چۆتە تەورێکی زۆر خراپەوە هیچ کەسێک بۆی نییە دەرمان لە خۆی وەربگرێ یان دەرمان بەکاربێنێ بۆی بڵێ من نەخۆشیێکی مزمنی یان نەخۆشیێکی هەستیاریم بەرامبەر فلان گژوجیا فلان گوڵی درەختی یان فلان ئاو هەوا هەیە لەبەرەوە بەکارانی دەرمان ئەگەر حاڵەتەکە زیاد نەکات کەمی ناکات لەبەرەوە ڕەنگە هەندێکمان لە 100 بۆ 2 بەرامبەر هەندێک لە گوڵ و گژوجیاکان هەستیاریمانە بێ ئەوش بە گۆڕانی پلەی گەرما کە چوونە گەرمایە و ڕەنگەوەش کۆتایی بێ باشە خۆپارێزی زۆر باشتر نیە لەوەی کە تۆ بێ دەستکەی بە دەرمان ستیرۆیدەکان بەکاربێنی لە کاتێکە ئێمە هەموو نەزانی ستیرۆیدەکان بەکارهێنانی ئێستا مەترسێکی زۆر گەورەی لەسەر ژیانی مرۆڤەیە جگەلەوەی مرۆڤ قەڵەوەکە جگەلەوەی کە ستیرۆید بەکارهێنی پێتەڵێ هەموو زیندە چالەکانی مرۆڤ تۆ بوەستە من لە باتی تۆی شەکەم گورچی لە بوەستە منی شەکەم جگەر بوەستە منی شەکەم یعنی ستیرۆید ئەوەندە مەترسی هەیە کاتێک کەسێک کۆرتیزۆنە یان دیکادرۆنە یان
ترامیستۆلۆن بەکاری هێنێ بۆ ئەو تۆزە هەستیاری بەرامبەر گژوجیا و گەشتیاری هەیەی بەڕاستی کارەساتێکی گەورەیە لەو کاتەیە کە مرۆڤ دەرمان لە گیرفانیا بێ یان دەرمان لە ناو سەلاجەکە بێ لە ناو سیارەکە بێ بڵێ من ڕەنگە تووشی ئەوە ببم لەبەرەوە ئێستا تۆ بۆچی پزیشکی بواری پزیشکی بۆچی دانراوە تۆ توانێت ڕاوێژ بکەیت ئێستا گەورەترین پێشکەوتن لە هەرێمی کوردستانە بە تایبەت شاری سێمەنە ڕاوێژکردنە تۆ توانی پێشەوەی دەرمان وەربگری پزیشکێک تەبێ پزیشکی خێزانێت بێ ڕاوێژی پێ بکەی بڵێ من هەموو ساڵێ لەیەکی نەورۆزا تووشی هەمان ئەلێرجیە بم حساسیەتە بم چی بەکاربهێنم ڕەنگە تەنها بە هەندی ڕێنمای تۆ لەو کۆمەڵە نەخۆشی ڕزگار بێ خۆگر کەوتە بابی ئەوەی کەسێک ڕەبووی هەبێ یا تەنگە نەفەسی هەبێ ئەوە چارەسەرێکی ترە ڕەنگەەوە نەخۆشێکی نەگوازراوەیە بەڵام ڕەنگە موزمنە بێ درێژخایان بێ ئەوە بابێکی ترە بەڵام بابی ئەوەی کە بەکارانی ستیرۆیدەکان ئەوە توانم بڵم بەڕاستی کارەساتەکە مرۆڤ لە خۆی بەکاری بێن باشە دکتۆر بابەوردی قسە لەسەر بڵاوبوونەوەی نەخۆشیە ڤایرۆسیەکان بکەین بە شێوازێکی گشتی و بە تایبەتر لە وەرزی بەهارە بۆچی لە وەرزی بەهارە زۆر کات نەخۆشیە ڤایرۆسیەکان زیاتر بڵاو وەک لە وەرزەکانی تر ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بەڕای بەڕێستان زۆربەی میکرۆبەکان بە زیاتر ڤایرۆس وەرنەگرین بەکتریا وەربگرین بەکتریاکان لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمای ئەوانش گەشاکەن ئەوانش پێیان خۆشە لەبەرەوەی ئەو پلەی گەرمایی کە لە سەری 25 تێپەڕی وردە وردە چۆن مەسەناڵی کیلۆگرامی لە گۆشت ئەڵێ کۆلۆنی لە بەکتریا هەموو بەکتریایش ڕێژی نەخۆشخستنی بە ژماری کۆلۆنەکان جیاوازە لە بەکتریایەکی تر بۆ نمونە 5 کەزەڕۆنە چێشتخانەیەکەوە دانێکیان سکێچێتەوانی چواریان لەڵێ باشێمە هەمان خواردنمان خواردووە مانای وایە مەسەنە 150,000 کۆلۆنی لە جۆری بەکتریاکە لە سانتیمەتری سێجایە قوداوە بەڵام برادەرەکەی 80,000 بۆ نەگەشتە 100,000 نەبوو بە سکچوون کەواتە ڕێژەی تەسیریەکەی لەسەر مرۆڤ کاریگە لەسەر مرۆڤ چۆن یەکەم بەرگری لەشی مرۆڤەکە خۆی ڕێژەی زۆربوونی بەکتریاکە و ئەو جەوەی کە مولائیمە یان شیاوە بۆ گەشەی بەکتریاکە کە جێوی ئێستاە با بڵێن و لە گەرماترە بۆچی مناڵ زۆرتر وەک لە گەورە تووشیەم بابەتانە بێت پرسیارێکی بەجێ هەموو کاتی ئەمە باس لە بەرگری لەشی مرۆڤەکەین کاتێککە باس لە بەرگریەکەن یەکسرە بێ مناڵی خوار 5 ساڵ و کەسانی سەر 65 ساڵ و دایکی دووگیان مابیر بکەوێتەوە بۆچی مناڵی خوار 5 ساڵ گەشەی تەواو نەکردووە جسمی بەرگەی زۆربەی گەشەی بەکتریاکان ناگرێ سەر 65 ساڵ گەشەی دابەزیوە کەمی کردو بەرگەی هەمان وروژمی بەکتریا ناگرێ دایکی دووگیانیش ئێسکوپروسکی خۆی توێنێتەوە بۆ کۆرپەیەک لەبەر لە هەمان شێوە بەرگری دابەزیوە ڕەنگە ئەویش پێش کەسێکی تر نەخۆش بکەوێت لەبەر هەموو کاتی ئەمە باز لە سکچون و ڕشانەوە و نەخۆشیەکانی ترەکەین ئەوەیە کە بەکتریاش هەم حەزی لە جەوی گەرمایە بۆ گەشەکردن و بەکردداری کەرتە دابەژبوون کە عملیەکی دابەژبوونی بەکتریایە ئەبێ بە ملیۆنەها و لە ئاو خۆراک و شوێنەکانە بڵاو بێتەوە بە هەر شێوەیە گەشتە ناو گەدەی مرۆڤ نەخۆش خەرەبێ کاتە دکتۆر لەگەڵ هاتنی وەرزی بەهار و هەوا خۆش بوون هەستیاری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانەی کە لەبەر ڤایرۆسیان باکتریایە ئەمانە لەم وەرزە زۆڕوەیە ئایا هەیە هۆکارێک نەخۆشیێکی تر لەم وەرزەیە هەر زۆر کەسەکان تووشی بن؟ دیارە هەموو گۆڕانکاریەک لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر نەخۆشەکانی جیاوازە ئێستا مەسەلەن وەکو باسمان کرد گەشەی بەکتریان نەوعیەکەی بۆ چییە لەبەرەوەی پلەی گەرما زیاتر بەرزەبێتەوە لە جاران و هەندێک لەو مەترسیدارترین نەخۆشی مەسەن ئەگەر ببینن ئێمە لە مانگی تر حوت و هەشتووە تا و مانگی 11 مەسەن باز لە کۆلێراکەین ڤایبرۆ کۆلێراکەین چکەمە بە گەرما و لە هەموو شوێنەکە هەیە توان بە جیهانە لە هەموو شوێنەکە هەیە هەر کاتی هۆکاری هەبوو بۆ گواستنەوەی بۆ ناو خواردن و ئاوی مرۆڤ ئەبێ بە نەخۆشی بەڵام ئەوەی کە بڵێ مەسەن نەخۆشیێک تایبەتە بە بەهارەوە یا بە هاوینەوە بڵێ نەخۆشی تایبەت بەهار و هاوین هەیە سکچون و ڕشانەوەیە کە ئێستا مناڵۆک و باسمان کرد خوار 5 ساڵ یا دایکی دووجانە کەسێکە لە سەری 65 ساڵەوە بیان ئەوانەی کە نەخۆشیە نەگوازراوەکانی یان ئەوانەی بە شێوە لە شێوەکان کە بەرگری لەشیان دابەزیوە ئەوانەی نەخۆشخانە هیوا بۆ نمونە ئەوانەی نەخۆشی درێژخانیان ئەوانەی دەرمانی درێژخان بەکارهێنن ئەمانە معارەزن بۆ ئەوەی کاردانەوەی لاوەکی بەکتریا ڕوو بدات بۆچی عادەتەن لە ناو دەم و گوێ و لوت و چاو هەتا گەدە و شوێنەکانی مرۆڤ هەزاران جۆر بەکتریا هەیە پێڵە نۆرمەل فلۆرا ینی 6 بۆ 7 جۆر بەکتریا لە کەسێکە هەیە لە کەسێکی تران نییە ڕەنگە مشتەرەکە بێ هەر کاتێک جەوێک گۆڕان یان گۆڕانکاری جەوێک بوو ئەمانە پێڵان نۆرمەل فلۆرانی بەکتریا بێ زیانەکان بەڵام ناوێکی تریشیان هەیە پێڵان ئەپۆرچونستی بەکتریا ینی بەکتریا دووڕۆکان یان بەکتریانەی کە هەلپەرستن کاتێ هەرپەرستن کاتێ پلەی گرماکەی گونجاوە کاتی تۆباری دەرونیدن نامرتاح ناجێگیرە کاتێ نەخۆشێکی تری گوازراوەی هەیە ئەم هەرپەرستانە ئەکەون
نەخۆشخەرە بن بۆ مرۆڤ جاچ کاتێم هەلپەرستانە کەونە ئیش کاتێککە پلەی گەرماوکو ئێستا گۆڕی هەلپەرستەکانش ئامادەن هەر جۆری خواردنی ناتەواو هەر جۆری خراپەکارانی دەرمان هەر جۆرە خراپەکارانی ئەسترویدەکان ئەم هەلپەرستانە نەخۆشخەرە بن ئەنە لە ڕاستیە خۆیان نۆرمەل فلۆران هیچ زیانێکیان بۆ مرۆڤ نییە و بگرە سوودیشیانێ لە هەندێک کات زۆر باشە دوکتۆر بابەتێک ترێ ئەویش هەستیاریە لەلای هەندێک لە کەسەکان لە وەرزی بەهارا بە تایبەتریتر ئەو کەسانەی کە ئەم هەستیاریان هەیە دوکتۆر ڕەنگە بەهار چەند وەرزێکی جوان و سەوزە ڕەنگە ئیتر حەزیان بەم وەرزە نەمێنێت بەڕاستی بۆیە ئەو کەسانە بێت ئیتر تاو لە ماڵەوە بن و نەچنە دەرەوە گەشت و سەیران ئەنجام نێن یاخود نەخێر پێشهاتنی وەرزی بەهار هیچ ڕێگە چارەیەکەیە بۆی کەم کەسانە تۆزێک لەم هەستیاریان لەلاکەم بێتەوە چونکە زۆر کەسێ باز لەوە کات ئەڵێت من بەهاری پێشووتر باشتر بووم لە چاو ئەم بەهارەیە بۆ نمونە لە بەهارێک یاخود لە ساڵێکە بۆ ساڵێکتر گۆڕانکاری بەسەر شێوازی هەستیارەکانایەت ئەمەیان بۆ چی بکەن ئەو کەسان ڕاست با بە دوو شێوە ئەوە باسکەین بۆی هەم هەوڵاتیش تێبگات کاتێک کەسێک لە حەمامێکی گەرمەوە لە پڕ ئەڕاتە جەوێکی ساردەوە 4-5 پلەی سەدیە یەکسەر ئەو بەچاوێتە خوارەوە و تووشی هەڵامەت و کۆکە و پژمەوە نابێت ئەو گۆڕانکاری لە پلەیەکی گەرمای نزمەوە بۆ بەرز یەکسەر ئەوە دروستەکە ئەمە کە کەسێک هەستیارە شتێکی مەسەل لە ئینگلیزی پێڵن PPE Personal Protective Equipment بەکارهێنانی هەموو کەلوپەلە ئەدەواتە کەسیەکان شخصیەکان کە پێویستی پێێتی بۆ خۆپارێزی کەسێک لە مەتەمای شەکە پێویستی بە دەستکێش و پێویستی بە کەمام و پێویستی بە عینەک و پێویستی بە هەندێک شتێ بەڵام کەسێک کە هەستەکە هەستیاری بەرامبەر گژ و جیا و گوڵ و ئەوانی ترێ من دایان خەڵکە ناسم بەرامبەر گوڵی پرتەقاڵ تەنگە نەفەسە بێ لەوانەیە داخلی خەستەخانە بکرێ خۆمەریەکێکم لەو کەسانی تر کە بەهارێت دەست لە دنیاشم ئەو هەستیاریە مێ نازام چی بکەم ساڵێک باشم ساڵێک خراپ بەڵێ تۆ ئەتوانی ئەو هەستیاریت تهدید بکەی دیاری بکەیت تایبەتمەندی بیتی بەڵام بەرامبەر کام گوڵ کام درەخت کام گژوجیا زیاتر هاتە ناکری بڵێ بەرامبەر هەمووی هەمە بەعکسەوە مەسەلەن دە ڕۆژتی ڕەنگە تو هەر بیرت بچێتەوە خەڵکی شوایە کۆڕاڵان لەسەر دەنکە هەڵاڵەکان ئەم دەنکە هەڵاڵانەیە بێتە هۆی دروستبوونی ئەم هەستیاریە وایە دەنکە هەڵاڵەکە مەسەن تۆ هەموو شتێک کە وزە بەرز بکاتەوە پلەی گەرما بەرز بکاتەوە وزەی جسم ئینسان بەرز بکاتەوە هەستیاری دروستەکە هەتا پلەی گەرمای زۆرش لە ناو ژوورێکی چلەی زستانیشە لەبەرەوە هەموو کەس بەرامبەر جۆرێک لەو هەڵاڵانە جۆرێکی لەو موتور بە جۆرێک لەو تۆوانە هەستیاری هەیە تۆ توانیوە ئەو ئەدەواتانی باسم کرد خۆت بپارێزی کەسێک کە بەرامبەر گوڵی هەڵاڵی مەسەن بۆ نمونە پرتەقاڵ هەیەتی یا لیمۆ یا گێلاسێتی ئەتوانێت ئەو زەمەنە کاتیەی کە لە ناو ئەو باخەیە توانێت کەمامەیە بەکاربهێنێ بڕابکە مەسەن بەس بە هەڵنەمژینی ئەوە یا کەسێکی تر مەسەن پێستی بە تەواوەتی داپۆشێ ئێستا کرێم و ئەنوە ئەشکالش دروست بووە مەسەن عینەک و چاویلکە دروست بووە کڵاو ئەوانە دروست بووە بڕۆ من دوێنە دڵخۆشم بەوەی خێزانی وا هەبوو یەک دووسێ ناو خێمەی بەکارهێنا وای لێ هاتوو مەسەن نەتوانی لە هەندێک گژوجیا پارێزراوی ئەمانە هەمووی ئێستا ئەوەی PPE کە باسما کرد خەڵک بە جوانی بەکارێنێ لەگەڵەوەشە ناتوانم بڵێم حاڵەت و دیاردە ڕوونایەت ڕۆیات بۆچی لەبەرەوە عادەتەن ئەمە وەکو تەواری یا وەکو حاڵەتی کوتوپڕ تەعامل لەگەڵ بابەتەکان ناکەین بۆی نەخۆشخەرە ئەگە ناگەر پێشتر خۆتی بۆ ئامادە بکەی یاپراخێکە پێچیتەوە کاکە 4 ساعت پێچێ ئێستا فرەیەکەکەی با 5 ساعت پێ بچێ بۆی کە هەموو ئەوە دەواتانی کە خۆپارێزی بۆ تۆ ئەتر کرێن بێ عینەک بێ خۆتی بۆ ئامادە بکەیت کەسانی کە هەستیاریان هەیە بۆی کە تووشی چزانم ناخۆشی و ئەو هەستیاریە نەبن لەنا ئەو سروشتە جوانەیە چی بەرن لەگەڵ خۆیانە گرنگە چیان پێ بێت ئەگەر دیاری بکەین مەسەلەن کەسێک بەرامبەر کام گژوجیا کام هەڵاڵە کام گوڵ هەستیاری هەیە بەرامبەر ئەو خۆی پارێزێ ئەتوانێت کەمامە بەکاربێنە بۆ نمونە ئەتوانێت مەسەلەن پرسی پزیشکەکەی بکە ئایا من لە دەرەوە ئەتوانم چ جۆرە خوانەخواست چ جۆرە دەرمانە بەکاربێنم مەسەلەن عینەکی هەیە مەسەلەن هەتا چاویشی تێکەچێ نەک پێستی تێکەچێ ئێستا مەسەلەن تیشکی خۆر لەو کاتەیە ڕەنگە بۆ ڤیتامین دی سوود بەخش بێ بەڵام زۆر بەرکەوتنی ئەوش بۆ خۆی کێشەیەک دروستەکە بۆ وەڵامی پرسیارەکەت هەموو حاڵەتێ چارەسەری تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر پێستە پێست پارێز ئەگەر چاوت پارێزە خۆ ئەگەر بۆنی هەڵاڵەکانە جیهازی تەنەفوسی ئەندامی هەناسەیە توانی کەمامە بەکاربێنی یعنی هەمووی تایبەتمەندی خۆی بۆ خۆپارێزی باشە هەندێک جار دکتۆر ئێستا ئەمە ئەگەر کەسێک بچێ بۆ سەیران بەرکەوتنێکی نزیکی هەبێ لەگەڵ ئەم گوڵ و هەڵاڵەی گوڵانەیە باڵێ بەڵام هەندێک خاتونی بۆ نمونە لە ماڵەوەیە ئەڵێ من لە ماڵەوە بەرکەوتنم نەبووە لەگەڵ گوڵ و دار و درەختە بەڵام بۆ نمونە مادەی کیمیایی ئەم پاکەرەوەکان هەیە بەکاری هێنێ ئەڵێ لەم کاتانەیە چونکە زەمینێکی هەیە ئەڵێ بەمانەش ئەمەنێتر بارودۆخم خراپە ئەبێبی ئەوەی کە تۆ بەرکەوتنت هەبێ بەڕاستی چون زەمینەکە تیا هەیە بە هەندێک مادەی تر ئەمە ببوژێتەوە زۆر کات بەبوونی بەهاراتی جوان
بۆنی بەهارات بە بۆن تەنانەت کە بۆن بەکارهێنی سپرا ئەمانە پرسیارێکی ڕاستە طبعاً بڕوا بکەن مەسلەی فاس و ئەو ڕێژەی فاسی کە لە ناو تایتە هەیە و لە ناو پاکەرەوەکانە هەیە بۆ هەندێک کەس ناتوانم بڵێم تەنها حساسێتیان جۆرێک لە وروژانی پێست دروستەکە یا هەناسە زۆر جار کوشندەیە ئەگەر زۆر خراپ بەکاری بێنی تۆ مەسەڵەن ناتوانانی بڵێ 100 دایک وەربگرە بە نمونە ڕەنگە دوانیان زۆر هەستیاری بەرامبەر فاسە بێ کە بە هیچ شێوەیەک نابێت لە ناو ئەو ماڵەیە هەبێ کە ڕێگەکانی تری پاکشکردنەوە خۆت زانن ئەنوا ئەشکال شت هەیە لە دەرەوەش هەروایە ینی تۆ ئەو مادانی کە دروست دەکرێت هەموو مادەی کیمیایین بە جددی ینی مادەی کیمیاییش هەمووی لە پێکاتی کیمیایی ئەندامیەکەی جۆرێکە کە ڕەنگە بۆ من نەخۆشخەر بێ بۆ تۆ ئاسایی بێ بەڵام هەموو کەس بۆ خۆی هەموو دایکێکە هەموو کەسێک لە ماڵەوە کە لە ماتبەق ئیشەکە ئەزانێ بەرامبەر کام مادە هەستیاری هەیە زۆر جار من کە نەخۆشەکان دییان هەرچەند ئێمە بەشی خۆپاراستنین لە ڕووی باتنیەوە پرس بە برادرانی باتنیەکەی ناڵێ دێت 100 جار پێم و تۆ کە تۆ نابێت لە ماڵەکەی تۆیە فاسیان ئەوەی پێڵەن کلۆر بەکار بهێنرێ بەڵام بەکارێنێ کە بەکارهێنێ حەزەکەم شتێکتان پێ بڵێم کەسێک کە ڕەبووی هەیە تەنگە نەفەسە بێ هەموو ژیانی بەخاخێکی هەموو ژیانی بەکارهێنێ تۆزێک حاڵەتەکەی تونترە لەوانەیە کە تووشی حساسێتە بن بە بۆنی هەڵاڵای بۆنێکی تر ئێترەوە شانسی خۆیتی هەتا پێوێ ناڵێنێ ئەمەشان شانسی خۆیتی ڕەنگە بە تێپەڕبوونی کاتەکە تێپەڕبوونی وەرزەکە چاک ببێتەوە یان باندێ دەرمانی ئەساسی چاک بێتەوە لەبەرەوە ئەم بڵێن هەستیاریە بنەبڕ ئەبێت دکتۆریان نا هەندێکیان زۆر کاتیە بەڵێ بنەبڕە بێ بەڵام هەندێکیان وەکو ڕەبووانێکە بۆ بە تەنگە نەفەسی بۆ بە نەخۆشی درێژخایەن ئەمێنێتەوە تا ماوەیەکی زۆر دەرمانی درێژخایانی ئەوێ بەڵام ئەوانەتی کە کاتین بەنسبەت بەهار و هەندێک مادەی کاتیەوە بەڵێ ئەوانە زۆر کاتین و چارەسەری شەب زۆر باشە دکتۆر اینجا باس لەوە کردوتە هەستیاریەکان جۆری هەیە زۆر کات بە پژمین و هەڵامەت و ئاوی چاو ئەم بابەتانێ بەڵام هەندێک هەستیاری تر هەیە لەسەر پێست دروستە بێ کەمێک باست لەسەر ئەوەش کرد بەڵام بەوردی پێمان بڵێ لە چ کاتێکە ئەم هەستیاریە لەسەر پێست دروستە بێ بۆ نمونە پاڵی سوور و لیر و ئیتر کوردیەکەی هەستەکەی پێستەکە بە تاوەتی تر سوورە بێتەوە پێستی ئینسان بە مەلاین هەستەوەری تایە کە ئەگەر ئینسان نووستی بێتیش زۆر جار مێشولێکی زۆر بچوک بەدەستێوەدا مێشولەکەی کوشتووە بانی هەڵستی ئەزانێت تۆزی خوێن بەدەستێوەیەتی ئەمانە مادەی کۆلین و ئەستیل کۆلین هەمووی مشک ئاگادارەکەنەوە لە هەموو ئەو گۆڕانکاریانی کە لە هەتا لە جێویشان ڕۆدا مەسەلەن لە ژوورەوەی پێستی ئینسان لە ناو خوێن تۆ پێستی بە 37 پلە نیو هەیە بۆ زیندە چالاکیان بۆی دڵ و جگەر و گوچی لە ئەوانی تر خوێن هەموویش بکە بەڵام لە دەرەوە 25 پلەی سەدی بۆ سەر پێست گونجاوە 27 پلە نیو بۆ 25 پلەی سەدی لێرەیە لەو 25 پلەی سەدیە هەر گۆڕانکارێک ڕوویدا بۆ هەندێک کە هەستیاریە هەر گۆڕانکارێک ڕوویدا بۆ هەندێک نەکەموێ هەستیاریە بەرامبەرەوە هەستیاریە زۆر جار پێست ئەوەندە هەستەوەرە بەوە ناوەستی ڕەتفعلی ئەوەی کە بۆی ناوی پێستی ئینسان خوێنی ئینسان زەرەرمەند نەبێ تەفاعولەکەی لە ناو پێستا بە بڵق و بە سووربوونەوە و بە چۆن بڵقێکی گەرمی بەرەکەوێ هەستیارێکی گەورە بێ بە سووتان بەڵام بە هەمان شێوە بەرکەوتنی هەندێک مادەی کە بۆ ئەو هەستیارە هەمان کاریگەر دروستەکە کە ڕەنگە زۆر جار لە سووتانە چێ لەبەرەوە ئەوانش ڕەنگە دەگمەن بن بەڵام بەڵێ بۆ پێچیش بەرامبەر هەستیاری بە ژینگە بە هەمان شێوە ڕۆدا دکتۆر هیچ جۆرە پشکنینێکەیە کە دەری خات بۆ نمونە کەسەکان بە چ جۆرە مادەیەک بە چ جۆرە بۆنێک ئەو بابەتی کە تۆ باسی لێوە کردوتە بیدۆزی تۆ بزانی بەکەم دەنگکاڵاڵی درەختە تۆ هەستیاری تێ خۆت لەوە پارێزی هیچ پشکنینێکەیە لە سەرم بابەتە یاخود نەخێرەبێت کەسەکە خۆی بیدۆزێتەوە بەڵێ لە ڕووی DNA وە ڕەنگە عێراق هەرێمی کوردستان ئەوەندە پێشکەوتو نەبوو بێ ئێستا بتوانین لە ڕووی DNA و دیاری پێین کە ئەم خێزانە لە ئەساسەوە تاوەکو داهاتیش بە چ مادەیەک هەستیاری هەیە بەڵام خۆشبەختانە لە شاری سلێمانیە لە حساسێت و ڕەبوو لای بەڕێوەبەرەتی خۆپاراستنی تەنووی سلێمانی نزیکی 70 جۆر پشکنینمان هەیە لە یەک کاتە بۆ کەسێک کە 70 جۆر خواردن پێڵێ بە کام جۆر لەم خواردنانەتەوە ئەلێرجی تێ یعنی پێشکەوتنێکی زۆر باشە ئێمە زۆر جارەوانێک بە خوێنە چەند سیسی خوێن لێوەرەگرێت دوای فترێکی یەک دوو ڕۆژێک پێتەڵێ هەمووشی بۆ دیارێکە بەرامبەر کام خواردن تۆ مەسەلەن هەستیاری تەیە ئیتر مۆزە مەسەن پرتەقاڵە خواردنەکانی تر هەمووی بۆ دیارێکە دکتۆر زۆر کات ئێمە کامانەوێت دەرمانێک وەرگین لە لای پزیشکە بە ڕێوەزەکان زۆر کات پێمانەڵەن ئەڵەن هەستیاری تێ بەرامبەر بە چ دەرمانێک ئەو پشکنینی کە تۆ باسی لێواکەی دەرمانەکانیش دەرەخات بۆ نمونە بە دەرمانی شەتوانی بەڵێ هەستیاری مەسەن ئێستا ئێمە وەکو پێم وتی ڕەنگە نەتوانرێ
کەڵچەری خێزانی یان نەتوانرێ هەموو ئەو پشکنینانی کە لابردوو ژیانی منان ڕووی داوە بەرامبەر بە هەستیاری دەرمان بزانم چییە. بەڵام بوو ئەوە شێمە چیمان کردو هەر دەرمانێ بەکارهێنین بە تایبەتی ئەنتیبیۆتیکەکان لەژێر پێستی تێستی وەرەگرین. ئەو تێستە مەسەن لە دوای چارەکی پێمانەڵێ کە هەستیاری بەرامبەر دەرمانەکە ڕەنگە 100% سەرکەوتوو نەبێ لە ڕووی پزیشکیەوە بەڵام ناچاریە گینا تۆ بتەوێ بزانی بەرامبەر هەر سیانزە ئەنتیبیۆتیک 14 ئەنتیبیۆتیک کەسێک چ هەستیارێکی هەیە بەرامبەر هەموو دەرمانەکان کە دروست دەکرێت هەستیارێکی هەیە ڕەنگە ئەمەلێکی قورس بێ ڕەنگە کردارێکی قورس بێ لە ئێستا بەڵام زەحمەتی ژنیە توانی بزانی چکە هەموو کەس بەداخەوە من ئێوە مەسەن مەفروض بوو هەمومان فایلێکی خێزانیمان هەبووە بەرامبەر هەموو ئەو نەشتەرگەری و هەموو دەرمان و هەموو نەخۆشیان لە ڕابردووە تووشمان بووە بۆی بە کلیکیە پزیشکی مثلا هەناویەکە بزانێت تۆ بەرامبەر کام دەرمان هەستاریتە بۆ لە ڕابردووە هەموو وەکو تەواوی تەعاملی لەگەڵا نەکرێت کە ئەرکێکی قورس. جادۆکرسە بابینە سەر چارەسەر و دەرمانەکەی وتت دڵ بەڕێزت خۆ پاراستن لە هەمووی باشترە بەڵام هەندێک ڕێگە چارە ئاماژەی بۆکەن ئەوەی کە پزیشکەکان ئەیگرنە بەر ئەوەیان ئیتر ئێوە خۆتان باشتر ئەزانن هەندێک ڕێگە چارەی سروشتیشەیە من بیستمە بۆ نمونە لەو کاتانە ئەڵەن مێخەک بۆنی پێوەکەی زۆر باشە هەستیاریەکە تیا کەمتر ئەکا ئەمە بەڕاستی هەیە؟ هەرچی لە کتێبە نەنووسرا بێ ینی لە خەڵکی وەربگرین من بەهینی ئەزانم یانە چێتە بابێکی دەرمانی بڵێن خۆراکیەوە دەرمانی گژوگیاوە تۆ تەسەوڕەکەی هەرێمی کوردستانە هەرچی جۆری گژوگیا لە کەونا هەیە بە گوڵ و بە هەڵاڵەوەتیایەتی کە هەرچی جۆر دەرمان لە کەونایەتیا دروست دەکرێ بەس ئایا کارگەیەکەی لە هەرێمی کوردستانە مێخەک بۆ کیمای ئەندامیشی تەڵ بکات و بزانێ پێکاتی مێخەک چییە پێخاتی هەڵاڵی مەسەلەن پرتەقاڵ چییە هەمووی شیتەڵ بک بزانێ کیمای ئەندامەکەی کامی زیان بەخشەی لێ دەربێنێ و پاکژی بکوکو دەرمانێکەوە کۆی مەسەلەن سەر لە هەرێمی کوردستانە لە شاخی بەمەوە لە شاخی شوێنەکانی تر ڕۆکی بەلەدۆنا هەیە بەلەدۆنا بە حەپ و بە دەرزی بۆ ئازاری سکێشۆمانە بەکاردی بەڵامی مەسەلە کوردستانە بە گژوجیا هەمانە لە ڕاستیە پاک نەکراوە پاکژ نەکراوە ئامادە نەکراوە بۆی من لە معمەلەکە لە مەسنایەکە تەنها با پیرانی ئێمە ڕەنگە لە هەزاران ساڵەوە لە ڕێگەی پەرتوکێکەوە ئەم گیایە بۆ فڵان شت باشە ئەم گژوجیای بۆ ئەوە باشە هەمووی اختراعێکی ئەتوانم بڵێم دەستکرد و فکرێکی کۆنی کەڵچەریتیایە زیاتر ناتوانانی وەکو دەرمان 100% بەکاری بهێنی ئێستا ئەو ڕۆکە باست کردوێت بۆ ئازاری سک ئەبێت ئەوە ماڵی بەڵێن وڵاتان پێش ئاوان بێت کە لەم بوارە پێشکەوتون لە بواری زانستی پزیشکە بە دوواداچوونەکە بۆ نمونە لەسەر هیچ ڕێگە چارەیەکی تر ئەمان بە دوواداچوونیان کرا لەسەر هیچ مادێکی خۆراکی تر بە دوواداچوونێک بۆ نمونە هەر لەسەر مێخەک بزانن ئایا بۆ هەستیاری باشە یاننا ئەوان ئێمە خۆماننا بەڵێ دەیان دیراسات هەیە لەسەر خۆراکێنی زۆر جار تۆ دکتۆرێکی دەڵێ نانی بەیانی مەخۆ دکتۆری دووەمەڵە نانی بەیانی زۆر پێویستە مەسەن زۆر جارەڵێ ئەو تا ئێستا هەفتەیەکە لە هەموو کەناڵەکان ڕاگەاندن لە ڕووی خۆراکی تەندروستەوە گۆشت ئەڵێ لەبەرەوەی پرۆتینێکی زۆر گرنگە و زۆر ئەوەیە تەمەنیان درێژترە چاوان بەهێزترە ئەوەترن فکریان تووشی ئەلزایمەر نابن ئێمان هەموو فکری تازن بڵێ لە خواردنەکە دروست دەکرێت ئێمە هیچ کارگەیەکمان نییە بتوانین شیتەڵی هەموو مادە خۆراکیەکان بۆ مادە ئەندامەکان بگەڕینەوە کە تۆ نتوانانی بۆ مادە ئەندامەکانی بگەڕێتەوە سوود و قازانجەکەشی یان زیانەکانشی ناتوانانی بەرجەستە بکەی بە ئاسانی لەبەرەوە تەسەور بکە لە ئیتالیایە سنتەرێکی گەورە هەیە کە هەزاران کارمەند و دکتۆرا ئیشی تیاکەنێکێک لەوانە کوڕی خۆمە من ئەڵێ پێت ئەڵێ 20 ساڵی تر تووشی شێرپەنجەی مەمکە ئەبی 20 ساڵی تووشی شێرپەنجەی پرۆستات ئەبی کە من بزانم 20 ساڵی تووشی فلان شێرپەنجەم لە ئێستەوە وەکو جەنابەتە هەموو ئەو ڕێکارانە بەکارێنم کە ڕێخۆشکردن بۆی من توو شێرپەنجەکە ببم یان نەبم لەبەرەوە تۆ کە لە DNA بتوانی کام خۆراک کام دەرمان کام جێنەتیکی بۆ ماوەی خێزانیمان کارەساتە و کاریگەری لەسرە حتمما ڕێخۆ پارێزەکانی ئاسانترە بێ بەڵێ چۆن لە دنیای پێشکەوتنا ئێستا ئیش لەسەر خۆراکە کرێەوە کیمای ئەندامی ئێستا لە ڕووی جێنەتیکەوە لە ڕووی هەندەسەی وراسی مرۆڤ و هەندەسەی وراسی خۆراکیشەوە هەتا ڕەنگ و بۆن و تام و چێژیشەوە خەرکیەوەن کەوا بکەن مرۆڤ لە تەبیعەتا بژینەک لە ناو دەرمانە باشە دکتۆر لە کاتێکا کەسێک کە تووشی هەستیاریە بێتتر هەستیاری پێز بە یاخود هەر هەستیارێکی تر بێ ڕەنگە زۆر کات ڕاستەخۆ سەردانی پزیشک نەکات بچێت لە ئەو ماوەتوبیانەی کە لە کۆڵانەکانە بوونی هەیە دەرزیەکی حەساسێت شتێکی لەو بابەتە لە خۆی بە بەڕای بەڕێستان گرنگەکە کەسەکان لە ڕێگای ڕاوێژی پزیشکێکی پسپۆرەوە دەرماوەرگرن یاخود
ئاساییە لە خۆیان و بچون ئەم دەرزیانە بەکاربێن و لە خۆیان بن. من وەکو قاعدەیەکی وەکو بنچینێکی پزیشکی معونتوبێکی بەڕێز دکتۆرێک کارمەندێک نێرسێکی جامعی نێرسێکی ماحات هەمووی سنووری زانیارەکانی دیاری کراوە سنووری زانیارەکانی دیاری کراوە بە پێی ئەو شەهادە بڕۆنامەی هێناوی تێبێ هەڵسوکەت لەگەڵ پێدانی دەرمانە بکات هیچ کەس لە دەرەوەی دام و دەستگای دەوڵەت بۆی نییە ئەنتیبایۆتیک دژەتەنەکان بە خەڵک بدا یان ستیرۆید کۆرتیزۆن و دیکادرۆن و ئەمەی پێڵەن نابێ بە هیچ شێوەی بەکاربێ یعنی ئەوە بێ بەڕاستی من پێم وایە ئەبێ مؤسساتی دەوڵەت خەریکی ئەوە بن ئەو دەرمانانەی کە بۆ هەستاری بەکاری لە دەرەوە بەکارنێت کەسەکە بۆ خۆی دکتۆر بۆی نووسیەوە ئامادەیە لە شوێنێک بەکارێنی ئاساییە بەڵام تۆ بڕۆیتە شوێنێک دەرمانی باتێ پێڵەن هایدرۆکۆرتیزۆن ترایمیسۆرۆنۆن یان دیکادرۆن یا دەرزی تێکەڵا بەڕاستی ئەوە کارەساتێکی پزیشکیە یان ئەنتیبایۆتیک دژەتەنەکان نابێت لە دەروی خەستەخانە لە ناو مەرکەز سەحی و مەڵبەندی تەندروستیشە نابێ بەکاربێ ئەبێ دکتۆری هەناوی پسپۆڕ و دەرمانانە بنووسێ بۆچی لەبەرەوەی هەموو دەرمانێک چەند کاریگەری چاکبوونەوە ئەگەیەنێت ئەوەندەش زیانی لاوەکی هەیە گەر پزیشکی پسپۆر دیاری نەکە ڕەنگە کارەساتی گەورە لەسەر لاشەی مرۆڤەکە دروست بکات کاتە دکتۆر ئەگەر هەر کەسێک هەستی بەوە کرد کە بۆ نمونە لەم وەرزەیە هەستیاری توش بۆ یان ساڵانی پێشوو بەدەستیەوە گرفتار بوو بێت باشترین کارەوەی لەگەڵ پزیشکە ڕاوێژ بکەوە هەروە خۆپارێزیش بگرێتە بەر باشترین چارەسەر باشە جەل لە کۆتایی با بڵین گفتگۆکەمانەوەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئێمە لە کوردەواری خوێنجمانیشمان هەیە لەگەڵ وەرزی بەهارە ئەمە لە ڕووی زانستیەوە بەڕاستی باس کراوە یان نا برادرینە زمانی کوردی هەشتەم و نۆیمی جیهانی هێنا لە زاراوە و وردەکاری جوانی زمانەوانیە خوێنجمان مەسەرەن تۆ باشە پەڕەسێلکێک لە دەرای سپیناوە ڕاستەوە ئەوە تا دەی مەسەلەن بڵێن مانگی چوارە هاتووە هێلا ناکات بۆچی لەبەرەوەی وزە و گەشەی ئەم پەڕەسێلکەیە لەم وەرزایە بۆ هێلکە دانان و گەشەکردن مرۆڤ بۆوانە بێ مەسەر مرۆڤێک بەو هەموو توانای جسمانیەوە خوێنجمانیش بەشەکە لە وزە و جوڵەی خوێن و هەمومان حەزەکەین خواردنی ئەو ڕۆمانبەرینە دەرەوە بۆچی لەبەرەوەی بەشێکە لەو خوێنجمانە وشە جوانەی کە مەسەرەن کوردەواری بۆی داناوە بەڵێ بۆنە زۆر باشە دەست خۆش بە دکتۆر لە کۆتاییە ئەگەر وەکو ڕێنماییەک بتێت بە ئێمە و بەبینەرەکانمان بڵێ چۆن بتوانن لەم بەهارەکە بە خۆشی سەلامەتی بەسەر بەرن بە دوور بن لە هەموو ئەو گرفت و هەستیارە وەرزیانەی کە تووشیانە بێت دەستان خۆش بە سەرکەوتن بەرنامێکی کاتی خۆی بە بەڕاستی من تکای ئەوەمەوەی هاوڵاتی ئەو نیشتیمانە بەی خۆی بزانێ ژینگەکەی بپارێزێ بۆچی لە دەرەوەی وڵات ناتوانانی تەنها پارچەکە غەزێ فڕێبەی بەسلێرەکەیتەوە ئەوە وڵاتی خۆتە جوانی وڵات بە کەسەکانی و جوانە ئەمە ئەو تکای دووەمەوەی هەموو کەس فامیلی پلانین یان پلانی خێزانی پزیشکێکی پسپۆر کارمەندێکی بەتوانە کەسێکی نێرسێکی زانکۆ سەرپەرشتی هەموو کردارە پزیشکانی بکەوە هەموو کەس بەڕاوێژ دەرمان بەکاربێنێ لە خۆ بەکارێنێنێت زۆر باشە دووبارە سپاس بۆ زانیاریەکانت دوان دوو نەبی دکتۆر